هەر لەسەر ئەم هەواڵە ڕادەوەستم چونکە پێویستە باسی ئەو یادداشتە بکەین کە کریستیانەکان ئاڕاستی پەرلەمانی عێراقیان کردووە داوای کشانەوەی میلیشیاکان لە نینەوە ئەکەن بۆیە پێویستە لە کەسێک کە سەرۆکی هاوبەندی کلدانی جیهانیە کە گۆران سەلمانە کۆمەڵە پرسیار تایبەت بە هەم کشانەوەی میلیشیاکان بکەین کە بۆچی دەتانەوێت میلیشیاکان بکشێنەوە پرسیار لەبارەی دۆخی کریستیانەکان بکەین بەخێر هاتی کاک گۆران سپاس بۆ جەنابەت کاک گۆران بەگشتی با یەکەم جار بۆ دەست پێ بکەین کریستیانەکان لە عێراق و بە تایبەتی لە نینەوە دۆخیان چۆنە وەکو هەمومان دەزانین وەزع عێراق بە تایبەتی کریستیانەکانی ناوسەهل نینەوە زۆر زۆر خراپە حکمی میلیشیات لەوێن دەرێ ئەوای لێ هاتیە حکومەت نەمینێ هەمومان دەزانین کە ئەوەی حکم دەکا یان شورتەیە یان جەیشە یان پێشمەرگە کە ئەوانە بە دەستور سوڵتەی حیفاز ئەمنیان هەیە بەڵام میلیشیات هیچ سوڵتەیان نییە کە سوڵتەیان نەبی بە کەیف خۆیان استیغدامی سوڵتەی خۆیان دەکەن بۆ بەڕێوەبەرکردنی ملەتی وێن دەرێ باشە من مەبەستم لە پرسیارەکەم ئەوەیە دۆخی کریستیانەکان بزانجا دواتر دێنە سەر بابەتی بوونی میلیشیاکان لەوێ تا چەند زیان بە کریستیانەکانە وەکو کریستیانەکانی عێراق و بەگشتیش نینەوە دۆخیان لەوێ بە چ شێوەیە کە لە ڕووی ئەمنیەوە ژیان و ماڵیان پارێزراوە هیچ کێشەیەکیان هەیە چ گرنگیەک هەیە لە ژیانی ئەوانە کە مەترسیە و ئەبێ چارەسەر بکرێت هەمومان دەزانین کە ئەمە کە بوونی کریستیانەکان ناو عێراق سەبەر وا کەم دەبتەوە واز دەکەن ئەمە جینۆسایدەکی نوێیە بەڵام ئەو جینۆسایدە بۆ وا دەکرێت ئەوەنەن تەعینکردنی کریستیانەکان ناو حکومەت زۆر زۆر کەمە وەزایفی شاغڵمان هەیە دەبی کریستیان بسەناوی بەڵام ڕەبتە لەگەر میلیشیات ئەوی سەر بە میلیشیات نابی تەعین ناکرێ ئەوە یەک لە بابەتە گرنگەکان لەوێن ئەمە لە ڕووی ئابووریەوە بەڵێ لە ڕووی ئەمنیەوە بەڕاستی ئەمنی وێن دەرێ زۆر خراپە لەبەر ئەوەی بەخۆمان دەزانێت کە میلیشیات حکوم کە هەر نەفەرێک مەغدور بی بەڵام سەر بە میلیشیات بی حەقەکەی وەردەگری بەڵام ئەگەر بەسەر میلیشیات نەبی حەقەکەی دەفەوتێ حەقەکەی نادرێتەوە بۆیە سەبەر وا دەشتینێنەوە لە کریستیانەکان وا بەتاڵ دەبی وا کۆچ دەکرێ یان وا دێنە ناو کوردستان بە تایبەتی عەنکاوی ینی خەڵک کریستیانەکان لەوێ بە جۆرێک ناچارەکرێن کە سەر بە میلیشیاکان بن بەڵێ ئەم حاڵەتە ڕوویداوە ئێوە هیچ هەنگاوێکتان ناوە یا خود باڵێن ئەم یادداشتێکی ئاراستەتان کردو بۆ یەکە ڕێگری لەوە بکەن کە یادداشتێک ئاراستی پەرلەمانی عێراق کراوە بۆ لابردنی میلیشیاکان و نەمانی میلیشیاکان لەوێ ئەمە یەک لە سەبەب ڕئیسیەکان کە میلیشیات نەمینێ ئەوەیە لەوێن دەرێ بە قەسیوا ئەوهاریە دەکەن کە باری ئابووری خراپن ئەوی سەر بە میلیشیات بین پارەی باشی و دەدەنێ لەبەر ئەوەی وەزعی مادی لەوێن دەرێەوە سەبەر بەرەو خراپی وا بە قەستی وا بەرەو خراپی دەبن تاکو ئەلتیحاقی بە میلیشیاتکان کە پارەی باشیان دەدەنێ تاکو بتانن میلیشیاتەکی بە ناوی مەسیحی دروست بکەن باش ئەو نوێنەرانی کە هەتانە لە پەرلەمانی عێراق پێتان وایە کە ئەم یادداشتە ئەگەێنن و کاری بۆ ئەکەن پێ دوایە سوودێکیە بێت ئەم یادداشتە ڕاستیەوە نەفەرانەی کە ناو پەرلەمانی عێراقن تەمسیلی مە ناکەن لەبەر ئەوەی بە دەنجی مە نەهاتینە بە دەنجی غەیری کریستیان هاتینە هەندێک نەفەر هەیە دەنجی هینایە لە احترامم هەیە لۆ کعبەی ئەوەی نەزەفی ئەشرەف کەربەلا بەڵام دەنگ 20,000 دەنجی لەوەی هینایە کە دە نەفەری کریستیانی تێدا نەبی ئەگەر بەس بە زائر بستەوێن دەرێ نەک بە ئیقامە باشە ئەی بۆ گەڕانەوەی کریستیانەکان بۆ نینەوە میلیشیاکان ڕێگریەکەن میلیشیاکان ڕێگرن بەڕاستی ڕێگری ناکەن بەڵام ئەزیەتان دەدەن ئەزیەتێکی دەدەن ئایا لۆ تعمیرکردن لۆ باری ئابووری لەوێن دەرێت زۆر زۆر خراپە کەس ناتانی بگەڕێتەوە لۆزەیەک باری ئابووری خراپە ئەمنی تێدانیا ئەو دەرفەتەی ئەو هەبیش کەس ناگەڕێتەوە لەبەر ئەوی وەزعەکە خۆش نییە لۆسە بگەڕێنەوە کاتە گرنگترین کێشەی ئێوە ئەوەیە کە میلیشیاکان نەمێنن و بە گەڕانەوەی میلیشیاکان کێشەکانتان چارەسەرە بێت لە 150 کێشەکان حەل دەبێت لە 150کەی تری چی
لە 150کەی ئابوووریەکەیە تعمیرکردنەکە ئێستا سەهلنەوە کاول بووە لەو کاتەی داعش هاتەوە خانیەکانیان هەموو کاولیان کردیان حتا ئێستا عمار نەکرایە لەبەرەوەی کەس نەچێتەوەی دەری عماری کاتەوە ئەتوو لە شارێکی بژی شارەکە هەموو خراپی سەبەر شارەکە لە پێستا و دەکەوی سەبەر ئەوی مایە لەوێن دەرێەوە بە تەمایە بێتە دڵی باشە چیتان کردو وەکو ئەوەی کە دەنگتان بگەێنە کۆمەلگای نێودوڵەتی بۆ پشتیوانیکردن پێت وایە کۆمەلگای نێودوڵەتی ئەتوانێت ئێوە لەو دۆ خەڕزگار کات ئەمە گەیشتی نەقەنەعەت ئەگەر تانین ئیشی خۆمان بە خۆمان حەلکەین باشترە نەک بسینە سەر بێگانەی بەڵام زۆر هەوڵماندایە ئەوە ئاخر هەوڵا کە بدەین ئەگەرنا مەزبوری ئەمە بسینە پەنای بێگانەی بابرین ئەمریکیەکان کە ئەوان هەتا ئێستا ڕازینە دیفاعمان لێ بکەن بەڵام ئەمە دەڵێن بابتانی ئیشی خۆمان بینی خۆمان حەلکەین کاتە بژاردەی دووەمتان ئەمریکایە پێتان وایە کە پشتیوانی تاڵتان لێکات و ئەو ناوچێتان بۆ ئەمن و ئەمانەکات و میلیشیاکانیش ئەکەنە چۆناڵە دەرەوەی نینەوە ئەوەنە بەرچاوڕوونن بە جۆرە ئەو مخەتتە ئێستاوا دەکرێت ئەگەر ئەو شتەمان لۆ نەکرێ بابرێن وعدەکمان وەرگرتیا کە ئەوان تەدەخل بکەن کە تەدەخل بکەن ئەمە بەڕاستی حەز ناکەی تەدەخل بکەن بەڵام ناسار دەبین باش بەڵێنەکەتان لەکوێ وەرگرتووە بەڵێنەکە چییە ببوورە ناتوانانی بڵێ باسی بەڵێنەکە بکەین بەڵێنەکە چییە چ بەڵێنێکیان پێداون ماوەیەکتان بۆ دانراوە کە جێبەجێ بکرێت یاخود ئێوە سەقفێکی زەمەنیتان داناوە بۆ ئەو بەڵێنە لەم سەقفە زەمەنیە بە جێبەجێکەن بۆمان تەفاسی بەڵێنەکەی ناتان هیچ باسی لێ بکەم باش ئەی سەبارەت بە ئیدارەی ئێستای نینەوە تایبەت بە دانانی پۆستەکان تا چەند مافی کریسیانەکان پارێزراوە بەرپرسانی کارگێڕی لەوێ چۆن کار لەسەر ئەوەکان پۆستەکان چۆن تەوزێکراوە ئایا کریسیانەکان لەناو ئیدارەدانی شارەکە بەشدارن پێش ئەوەی میلیشیات بێ حکم زاتی بوو بەخەوان حکمیان دەکرد بەڵام ئەوهای لێ هاتیە پاشەوەی میلیشیات هات سەیتەڕەی لەسەر کرد ئەو نەفەرانەی سەر بە میلیشیاتن ئەوان دادەنێن حکمی مەنتەقای بکەن کەواتە میلیشیات بە حکم دەکەن باشە من ئەگەڕەمەوە سەر بەڵێنەکە کە بەڵێنێکتان وەرگرتووە ئەوەندە ئەو لایەنە توانای ئەوەی هەیە کە ئێوە گەشتبین بن بەو بەڵێنی کە داویانە یاخود وەکو بەڵێنێک چاوی لەکەن والله وەکو مەسەلەی عەرەبی هەیە دەڵێ الغەری يتعلق بقەشە فەئەمە ئەوەی قیسێک ئەمەلێکمان بداتێ بەوی دەگرینەوە بەلچین ئیشەکە ببی بەڵام ناچارین ئەمە قووەتی عسکەریمان نییە ئەمە بەس بەزار دەتانیم قسەکەن قووەکەمان قەلەم و وەرەقەیە هیچ کەرمان نییە لەوە ڕێگای زیاترمان نیە ئەمە بتانین مافی خۆمان داوا بکەین ئەمە سوپاس دەکەین بە ڕێزگۆران سەلمان سەرۆکی هاوبەندی کلدانی جیهانی میوانی کوردستان 24 بوویت وەڵام دەری پرسیارەکان سپاس دەکەم